بەشی خوارەوەی دانیشتەکە بەشی بەردەمەکە بەس بە هەمووی بە هیندرێت خۆمان کرد یەکەین و ئێمە بە هەڵساین بە چاکردنی ڕەحلەکانمان زوو چاکێکین لە پۆلەکانە بێ قاعەمان هەیە هەر بۆ خوێندکاری تایە مەسەن کۆبوونەوەی تایە ئەو ڕەحلانە چاکەین اینجا ئەو ڕەحلانە خۆی ئەبێ چونکە مادەم ئێمە پیشەین لێرە هەر ئەبێ خۆمان بیکەین ئەتوانین مەسەن ئەگەر ئەوە نەبووایە بووە لە شوێنی ترەوە بەهاتایە بۆیان چاکردیانەوە بەس ئەو ئەرکە لەسەر شانی ئێمە بەشی پیشەیمان هەیە و دارتاشیشمان هەیە قەتعی هیرمان بۆ هات تەختە لە تەوسەی زانیاری بەشی دارتاشیەکەی بۆیان ناردین بە کەمیاتێکی زۆر مەسەن هەجارێ بەشی دووسە ڕەحلە هەموو ساڵێک وەجبێکمان بۆ هاتووە ئێمە هەموویمان هێناوەتە خوارەوە لێ لە بەردەمی ئەم وەرشەیە کردومانە لێمان کردوتەوە شڕەکان بڕیومانەوە هەمان شێوەی تازەکانمان بۆ کونکردو ئاین تەرتیبمان کردوتەوە وەکو ڕەحلەیەکی تازە لە معمەلەوە هاتبێ ئاوە بەس وەکو هاوکاری تەواو نییە بەخواوکو ساڵانی ڕابردوو ئەبێ هەر خۆمان هەوڵ بێ ئێستا کە مەسەلەن ئەو تەوسەی زانیاری داوای تەختێنێکەڵێ نەمان ماوە نییانەوەج بەمان بنێ ئیتر لە بەروی عینشتەکانمان ئیشەکانمان مەحدود بۆ زۆر نەسرێ نییە بە تەواوەتی بۆ بەشی پیشەیەکان جاران نەسرێمان هەبوو وردە ئیشی خۆمانمان پێکرد ئیشی گەورەش مەسەن پارچە و شت تەختە ئەوە باوانمان دابینیانە کرد بەس ئێستا ئەوانە هیچی نەما هیچی چەند ئەوە تەندەرە بین فیلم پڕمان کردوتەوە فۆرمان پڕ کردەوە کەەوە ئەو پێداویستیانەمان زۆر پێویستە نییە پیان کردین و بدامان ناوە نییە ئەبێت داوای لە ڕەحمسن هاوڕێ ڕەخنەگر ئێستا پێڵێ ئەو مەکتەبە پێڵەوە من پێویستم بە 50 ڕەحلێ مەسەلەن ئەو هاوڕێ ڕەخنەگر ئەگەڕێ بە مەکتەبەکانەوە بە مشتیفەکانی کە بۆیان دابینکەن ئەو ڕەحلانە مەکتەب هەیە ناڵم زیای هەیە مەسەنی باشی هەیە زۆریان هەیە ئەوە ئەتوان بۆ نوعاگینای وەکوتر کڕین هەر نییە بابزانی ئاڵگۆڕ هەیە بەس کڕین نییە کاتێک کە تەختەودارەکەمان بۆ هات لە تەوسەی زانیاریەوەی بەشی دارتاشی تقریبا هەر ڕۆژەی 25 ڕەحلەمان چاکرد لەو هەموو ڕەحلەی مەکتەب تقریبا ئێمە 200 بۆ 300 ڕەحلەمان چاکرد بەس بە بەرنامە ئەمان هێنایە خوارەوە تەلەبەی هێنا ئێمە چاکمانە کرد و ئەنجا ئایان بردەوە سەرەوە چونکە زۆر بوو اینجا ئیشیشی زۆر بوو بە بڕینەوەی بە کونکردنی ڕەحلەکان بە شوێنی بڕغوەکان اینجا بڕغومان بۆ دابینە کرد یعنی ئەرکەکە بە ڕۆژێک و 2 ڕۆژ ناکرێت بەمان ئێمە خەریکە بووین خاصن لە بدایەتی مەکتەبە کە دنیا هێشتا باران وشت نییە بۆی ئەمانتوانی ئەلەویا ئیشکەین لەو بەردەمە ئەو هەموو ڕەحلەی لەویا ئەووو هینە اینجا هەمووی ببڕەوە هەمووی چاکەینەوە زۆر ئەکێکە بەس بە جوانی کردمان ئەگەر پەروەردە دارداشی بۆ بناردیناهی خاصی خۆی ناو پەروەردە یعنی چاکی کرداتەوە نە ئەوەنگە کاتمانەویست نە ئەوەنگەشی لاکەبووین لەگەڵیان لەوانەیە یارمەتیمان بانە بەس بەو دەرەجەی ناکە خۆمان بیکەین شفرێ بڕبەنگە ئەمە درێ لە ئەمە هەسانە ئیتر ئەوە شتەکانمان کە بەردەست ئامەتەن ئیشی پێکەوێ من شارە ئیشمان بەبەر بەس من شاری کارەباییمان هەیە مامۆستادانن ئەوانە دەرەهێنێ سمارتە جیهازی سمارتە پێی سمارتاکە لەباتی بەدەست و هیلاوی بەس قەتعی گەورە بۆ بچوونە ئەکسەری خێتە سەری بە زۆر زوو بەهین بۆش هێلمە ئیشی پێکەین بۆ تەختەی پێوە نووسین بەعزە جار ئەوە پلایسێتە ئەمە هاوای پاکتە ئەمە جیهازی تر هەمانە سێ نوع کارەبامان هەیە ئێستا کارەبای ڕئیسی وەتانی بڵێن کارەبای مۆلیدە کارەبای فیدەری حەڤە کە خۆم ڕامکێشاوە بۆ مەکتەب کاتی خۆی ئیتر ئەبێ بە گوێرەی ئەوە ئێمە ئیشکەین داتاشۆکەش بەعزێ پۆلێکمانیمانە ئەبێ ئەبێ هەمووی خێرخواز بۆ بانەکە نییە لە پەروەردەوە نییە ئەزانین چۆن ئێمە هەنێ تەلەبەی تەبعاً لیان داواکەین بەعزە جار مەسەن 1000 بێ بەس بەکو پارە نا ئەزانی چۆنی لەکەین ئێستاوا قەرارمانەوە بە هیچ نوعی پارە تەلەبە ناگرین بەس ئەوەی ئەتوانی و ئیمکانەتی هەیە مەسەن داوای مەهینمان کرد حملەیەکی داڕوانمان کرد لە مەکتەبەکە چیمان کرد بە مامۆستا بە ئیدارە بە پیشەیی بە مامۆستاکانی سەرەوە بە ئیدارە و سپەیمانەوە هەمومان پارێکمان کۆ کردەوە دوو مامۆستای لای من لەگەڵ مامۆستایەکی بڵین سەرەوە لەگەڵ باخەوانەکەمانە چوون لە مەشتەلەکان دارمان کڕێ و هەموویمان ڕوانەوە تا لەگەڵ ئەو باخەوانەکە هەمووی مەکتەب بردەوە دایکەین بە تەجدید داوامان دایکی تەلەبە بۆی هێناین خۆمان کڕیمان اینجا سا داوامانە کردو ئەمانێت هەر بەتەواتی تەجدیدی مەکتەبەکە بکەین لای حان توشتەکەەوە مەسەن پیانەڵێ ئەو کێ ئیمکانێتی هەیە کێ ئەتوانێت نەمامێکمان بۆ بێنی هی فڵان کەس فڵان شت ئیتر ئانەمان هەیە دایک و باوکی تەلەبەمان هەیە مەسەن یارمەتیمان ئێن سۆباکانی مەکتەبیان چاکردو ئاوا هەیە بەس لە دەرەوە نییە نە هیچ نە بۆ ئێمە نەسری هەیە نە بۆ مەکتەب ئەوەنگە هەیە پارەی حانوت ئەتا لیان ئەبڕن کەمێتێکی زۆر کەم ئێن بە مەکتەب سپەیمان شەر فریای ئەواکە قەرزی حەماڵی پێباتەوە قەرزی ئەوەی پێباتەوە حەماڵمان هێناوتیان ئەوەنێ ئێستا ئەو بەرنامەی بریتیشەکە هەیە کە مەکتەب بۆ چالاکی مەکتەب و پاکی و تەمیزی هەماڵمان هێناوە چەند وەخت پارە نەبوو پارێ و حەماڵانە بینەوە هەتا پارەمان دەستکەوتو یعنی ئیشمان داڕوا لە بەردەستا چونکە پارەکە نییە تەمیلەکە و نییە ئەرکی مامۆستانی بەتەواوەتی مەسەن باجیمان نییە ئەو شتانە
وەکو جاران نیە زۆر بن و بڵێ ئەو مەکتەبە برم بەڕێوە نا بەس چێ مامۆستا هەیە خۆی یعنی وجدانی هەیە و حەزەکە بجوڵێ ئەوە خچێتی ئەستۆی خۆی ئەمیشانە پاک و تەمیزیە ئاگایان لە تەلەبەیە لەم شتانەیە خێرخواز ئەدۆزنەوە بۆ ئیشی مەکتەب ئەوانەمان هەیە بەشی خوارەوەی دانیشتەکە بەشی بەردەمەکە ئەمە ئیشی خوێندکارە سمارتەیەەکە و بڕبەیەکە ئاوا بە حەزری ئەمێتۆ بەس ئستا بۆی ماوە ساڵان چیم بۆ کردن بۆ تەلەبە حەزیان لێبوو ئەم دڵەمان دروستە کرد هەر کەسە حرفی خۆیمانە خستە سەری و کورمە کردەوە دەبڕۆ بیکەن بە بەداریا بۆ خۆتان زۆریان حەز لێ بوو